سەهۆڵی وشک شێوازێکی ڕقی کاربۆن دایۆکسایدە و پلەی ساردەکەی دەگاتە 78 پلەی ژێر سفری سەدی. ئەمە مادەیەکە و ئەوان ئەمە بەکاردەهێنن وەک دەیبینی سپی و دووکەڵ دەکات. ببینە دووکەڵێکی هەڵدەستێت، ئەوە سەهۆڵی وشکە. هێری گەیم خاوەنی کۆمپانیای گەیم سانز کە کۆمپانیایەکە لە ئۆهایۆ بۆ دەیان ساڵە سەهۆڵی وشک دروست دەکات دەڵێت خۆست و داواکاری لەسەر ئەم بەرهەمە لەم هەفتانەی دواییدا بە ڕێژەی لە سەدا 10 بۆ 15 زیادی کردووە، ئەوەش بەهۆی ئەوەی سەهۆڵی وشک دەبێت بەکار بهێنرێت بۆ ئەوەی کۆمپانیای ڤایزەر ڤاکسینی کۆڤید لە پلەیەکی ئەوپەری ساردا هەڵگرێت لە کاتی گواستنەوەیدا کە 70 پلەی ژێر سفری سەدیە. کۆمپانیای ڤایزەر ڤاکسینە نوێیەکەی لە سندووقێکی تایبەت دروستکراودا دەجێزێتەوە. هەر سندووقێک بە هەر 5 ڕۆژ جارێک پێویستی بە بڕێکی نوێی سەهۆڵی وشک دەبێت. گرفتەکە ئەوەیە نابێت سندووقەکە زوو بکرێتەوە. ئەگەر سندووقەکە بکەیتەوە سەهۆڵە وشکەکە زۆر بە خێرایی دەبێت بە هەڵم، وانە لەبەر ئەوەی لەو پلە ساردیەدا نامێنێتەوە و گەرم دەبێت. کێشەیەکی دیکە ئەوەیە کە ئاستە بەرزەکانی کاربۆن دایۆکساید دەشێت کوشندە بێت بە تایبەت لە نێو فڕۆکەدا. فڕۆکەکان وا دروستکراون کە بڕێکی دیاریکراو لە ئاڵۆگۆڕی هەوایان لە کاتی فڕیندا تێدا بکرێت، بەڵام تۆ ناتەوێت هێندە زۆر ئاڵۆگۆڕی هەوا لە نێو فڕۆکەکەدا بکەین کە بەسەر توانای پێشاندانی بڕی هەواکەدا زاڵ دەبێت و گرت و دیاریکردنی ئاستەکانی ئۆکسژین لە نێو فڕۆکەکەدا دروست دەکات. وێڕای زیادبوونی خواست لەسەر سەهۆڵی وشک شارەزایان دەڵێن بڕێکی زۆری ئەو سەهۆڵە وشکە بۆ بەکارهێنان لە بەردەستدا هەیە. سەیری سیستەمەکەمان کرد و ئێمە تەواو دڵنیاین کە دەتوانین ئەو بڕە پێویستە دابین بکەین. تەنها بژاردەش بۆ سەهۆڵی وشک ساتکەرەوەی تایبەتە کە دەتوانێت لە ڕادەبەدەر ساردی بکات. هەندێک لە نەخۆشخانەکان و سەنتەرەکانی لێکۆڵینەوە لە شارە گەورەکاندا لەو جۆرە ساردکەرەوەیان هەیە. ئەو کۆمپانیانەی ئەم ساردکەرەوانە دروست دەکەن دەڵێن بەرزبوونەوەی خواست لەسەر ئەم ساردکەرەوانە بەدی دەکرێت. ئێمە بە نزیکەی ڕەنگە لە 150 خەڵکمان بۆ ڕێکخراوەکەمان زیاد کرد و بە بەهای 2 یان 3 میلیۆن دلار کەرەستەمان کڕی بوو ئەوەی پێدا ڕابگەین. بەڵامی ئێستا داواکاری بەڕوونی لەوە زیاترە کە تەنانەت ئیمە بڕۆمان وابوو دەبێتە چارەسەر. ڤاکسینەکانی دیکەی ڤایرۆسی کۆڕۆنا کەمتر کێشیان هەیە. ڤاکسینی مۆدێرنا دەتوانرێت لە 20 پلەی ژێر سفری سەدیدا بجێزێتەوە. ئەمەش وا دەکات گواستنەوەی ڤاکسینەکە بۆ ناوچە زیاتر دوورە دەستەکان ئاسانتر بکات.